ئەو گۆرانیا ئاوەز و شعرەکەی خۆمە بۆ جاری یەکەم دەڵێم پێشکەشە بە کاکە شێخانی خۆشەویست و حزوری ئەو میوانە خۆشەویستانە. لەوەتی هەم لەگەڵ غەمدا هەر لە ناخۆشیدا دەژیام ڕۆژەی ئاسوودایە نابووم هەموو کاتێ بینیوە ڕۆژەی ئاسوودایە نابووم هەموو کاتێ بینیوە. ڕۆژی خۆشی بووم پەشیمان ئیتر بەسا دڵێ شکانم ئەمیشە ماما پۆژیان ئیتر بەسا دڵ شکانم ئەمیشە ماما پۆژیان ئەی بێ ڕەحمی ئەی بێ ئیمان هەڵوێستت نیایە لێزان ئەی بێ ڕەحمی ئەی بێ ئیمان هەر ئازای بۆ ئازاردە. زۆر بوون یاران لە ژیانم شەو ڕۆژ دڵیان شێکانم دەمێکا لاکێشانم لە گرفتم لە داڕمانم دەمێکا لاکێشانم لە گرفتم لە داڕمانم جێیان هێشتم دۆستەکانم لە ناسینیان پەشیمانە. حەز نەکەن بە هیچمانە ئەوانە زۆر بێوەفانە حەز نەکەن بە هیچمانە لە دەستگرتن لە کێشانە بۆ بێگانە بە ویجدانە. ئەی پیراقی چاوی جەلەدەو ئەی پیراقی چاوی جەلەد ئەی مەحکومی گریاوی ناومێدی با کۆتا بێ